پۆستی سەرۆکی هەرێم سەرێشە گەورەکەی نێوان لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان بوو تا ئەو کاتەی سڕ کرا، بەڵام وا خەریکە کاراکردنەوەشی دەبێتەوە سەرێشە هەر بۆ خەڵکی. فەرمانبەر و موچەخۆران چاوەڕێن حکوومەتی نوێ و پەرلەمان کاری یەکەمیان هەڵوەشانەوەی پاشەکەوت بێت کەچی یەکێتی و پارتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم پێک دەهێنن. 130 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت و یەکێتی و پارتی لە ململانەی بەرژەوەندیەکانیان ناگەنە ڕێکەوتن. پارتی دەیەوێت پێش پێکێنانی حکوومەت پۆستی سەرۆکایەتی پەرلەمان کارا بکاتەوە بۆ زیندووکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم. یەکێتی نیشتیمانیش دەیەوێت پۆستی پارێزگاری کەرکووک ئەولەویەتی ڕێکەوتنەکانیان بێت. ڕاوێژکارێکی یاسایی پەرلەمانیش دەڵێت نەبوونی دەقێکی یاسایی وای کردووە سەرپێخستنی پەرلەمان و پێکێنانی حکوومەتی نوێ بە پێی میزاجی حزبەکان بێت. بەداخەوە متمانە پێدانی حکوومەت ئەو کەسێک کە ڕادەسپێژێ تا ئێستا وەکو عێراق دەقێکی نووسراومان نییە کە ماوە زەمەنیەکانی بۆ دیاریکاواتە پابەند بێ بەو ڕێکارە یاسایانەی تاواکردنی پرۆسەکە نەک دەرگای لە بەردەما کراوە بێکەی و چۆن بە میزاجی سیاسی ئاوا دروست بێ ئەو هاوڵاتیانی کوردستان بخاتە دۆخێکەوە کەیتر ناچاربی یاسەری خۆ هەڵبگری یان تەسلیمی واقعکەبی. لەو ڕۆژەوە پارتی دیموکرات لای خۆیەوە مەسرور بارزانی بۆ پێکێنانی حکوومەتی نوێ دەستنیشان کردووە. نەمانی پاشەکەوتی موچەش بانگەشەی کابینەکەی بووە. خەڵک و بەتایبەتی موچەخۆران گۆرانی بە باڵای کابینەی نوێیەمدا دەڵێن کەچی بڕیار وایە پێش لەدایکبوونی و حکوومەتە پەرلەمان پۆستی سەرۆکی هەرێم بۆ جێگری سەرۆکی پارتی زیندوو بکاتەوە کە ئەوەش مشت و مڕی زۆری بە دوای خۆیدا دێنێت و ئاسۆی پێکێنانی حکوومەتی نێ و هیوای خەڵک ڕەنگە دوورتر بکەوێتەوە و ئاسۆکەی هەر نادیار بێت. هەر لەگەڵ کارابوونی سەرۆکایەتی پەرلەمان و هەڵبژاردننی دوای ئەوە یەکسەر ڕاستەوخۆ کار بکرێ بۆ ئەو پرۆژە یاسایانەی کە خەمی خەڵکن و معاناتی خەڵکن وەکو پاکەجی چاکسازی کە باس لە لابردنی بندیوار و فرۆموچە و خانشی نایاسایی و هەڵەوەشانەوەی پاشەکەوتی موچە کە ئەوە قەیرانی سەرەکی خەڵکە و ئەولەویاتی خەڵکە و معاناتی خەڵکە ئێستا لەم قۆناغەیە. لەبەرەوە بەرنامەی ئێمە ئەوەیە کە یەکەم یاسا یەکەم بڕیاری پەرلەمان بریتی بێ لە هەڵەوەشانەوەی پاشەکەوتی موچە و پاکەجی چاکسازی. بەپی زانیاریەکان نێچیروان بارزانی پێش ڕادەستکردنی حکوومەت بە ئامۆزاکەی دەبێت لە پەرلەمانەوە ببێتە سەرۆکی هەرێم کاوەش بێ ڕەزامەندی یەکێتی ئەستەمە و یەکێتی نیشتیمانیش وەرگرتنەوەی پۆستی پارێزگاری کەرکووکی کردووەتە مەرجی ئەو ڕەزامەندیە. ناڕەزایی لایەنەکانی دیکەش لە ناو پەرلەمان ڕەنگە هەر بە تەنها سەرێشەیەکی کاتی بێت بۆ ڕێکەوتنەکانی ئەو دوولایەنە نەکی وای هاتنەدی خەونی موچەخۆرانی هەرێم. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.